مناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ سەرسەر چەند پرسێکی گرنگ و هەنووکەیی دەکەین لەوانە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵوێستی لایەنەکان و ئەو ساختەکاری کە لە هەڵبژاردنەکە کراوە هەروە ئایندەی دۆخێرێم و پرسی پێکەنانی حکوومەتی ژوە پێکەنانی و شاندنی دانوستانکار لەلایەن پارتی و یەکێتی شەو کە تاکو ێستا بڵێن ئەنجامی هەڵبژاردننیش پسند نەکراوە ئایندەی دۆ خێرێمیش چی لێ بەسەردێ و باز لە پرسی موچەش دەکەین و ئەو پرسیە ژماری من و بە بانکیکردنیش بە پێی بڕیارەکەی دادگای فدراڵی ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا و بەکر هەڵەدنی پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن سوپاسیان بەرە دەکەم. زۆر سوپاس دەکەین. با لەسەرتا لە پرسی هەڵبژاردنەوە دەست پێ بکەین. خوێنەوەی بەڕێزت بۆ ئەنجامی هەڵبژاردننی خوڕی شەشەمی پەرلەمانی کوردستان چۆن بوو؟ بە تایبەت کە دەنگی پارتیویکێتی وەکو دەنگیان زۆر هەڵکشار لەم هەڵبژاردنە. منای خۆی گەورە و میهرەبان بە دڵنیاییەوە هەمومان چاوەڕوانیمان زۆر بوو کە لەم هەڵبژاردنەدا گۆڕانکاری دروست ببێت. ئیشی ئێمەمانان ئەو بوو کە هانی خەڵک بین بڕواتە سەر سندوقەکانی دەنگدان و هیوا و ئومێدی هەبێ و ئەم بژاردە مەدەنیە و ڕز نەبێ بێزار نەبێ و بڕوا بەرپرسیارەتی خۆی جێبەجێکا وەکو ئەرک بڕوانێت. بەڵام بەداخە ئەوەی کە ڕوویدا شۆکێنەر بوو بۆ هەموو لایەک چونکە ناکرێ دوای 32 ساڵ بە تایبەتیش کە ئەم دوو هێزە لە 6 ساڵی ڕابردووە لە تەمەنی ئەم کابینی نۆیەمەیە بە ئان قەست هەڵبژاردنیان دواخست و هەرچی مەرگەسات و کارەسات هەیە بەسەر خەڵکیان هێنا تەنانەت لە ڕۆژەکانی هەڵبژاردنە لە کۆتا ڕۆژەکانی بانگەشی هەڵبژاردنە خەڵک موچەشی وەرنەگرت کە ئەوە ئیستحقاقی موچەی مانجینۆ بوو درەنگتر وەریگرت. بۆیە ینی ئەم هێزانە مەسەرەن بۆ نمونە ئەڵێن هەندێک وات تەفسیر و لێکدانەوەی بۆکەن ئەوە سزای هەندێک هێز درراوە باشە ئەگەر سزای هێزیی وەکو کۆمەڵی دادگەری بدرێ ئەی دەقات یەکێتی و پارتی شایەنتر نین کە سزا بدرێن. هەڵەکان و خەتاەکانی ئەم هێزانی ئۆپۆسیۆن بای ئەوەیە کە لەو لاوە پارسەنجی ئەو دوو هێزەی دەسەڵات بەرز ببێتەوانی و دەنگەکانیان زیاد بێ. بۆیە بەداخەوە لە ڕاستیانی کە هەمان تاس و حەمام کوردواتنی دووبارە بووە چکە یەکێتی و پارتی کە زۆرینەی دەنگەکان ئەهێنن ئەمان بە درێژایی ئەو شەش خوڵەی هەڵبژاردن کە هەر زۆرینیان هێناوە و حکومڕانی بەدەست ئەوانەوە هەرگیز بەرپرسیارانە مامەڵیان نەکردووە لە هەموو دنیای هێزێک کە زۆرینەی دەنگەکان ئەباتەوە وەکو بەرپرسیار مامەڵاکە لەگەڵ ئەو دۆخە ئەرکو مەسئولیەتی قورسترە بێ بەرامبەر بە میلەتەکەی بەرامبەر بە حکومڕانیەکەی. بەڵام ئەمانەی ئێمە زیاتر سنگ دەرەپەڕێنن زیاتر بێباکە بن. تۆ بینیت لە خولی پێشوو سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی ئێستای هەرێم چۆن بێباکانە بە ئۆپۆسیۆنی وت خەڵک دەنجی بە ئێمە داوە بە ئێوەی نەداوە. ئەمە کورتترین وەڵام بوو ینی. بەڵام من حەزەکەم کاک حەکیم ئێستا لە کەناڵی کۆمەڵی دادگەرین حزبێک بە خەلفەتی ئیسلامی و بە باگراون ئیسلامی و لە خەباتی دژی ڕژێمی دیکتاتۆریە و لە 1970ەوە حزوری هەبووە ئەگەر ئەوەکانی تریش حساب بکەین لە 1970ەوە حزوری هەبووە لە ڕاستیە. ئەبێ هۆکارەکان بە دوو هۆکار سیرکەین ئەوەی کە بەشی هۆکارە دەرەچیەکان کە ئەمڕۆ ئێمە قسەی لەسەرەکەین هۆکارە داخلیەکان هۆکارە خودویەکان وەکو موسڵمانێک قل هو من عندي أنفسكم ئەوە ئیشی حیزبە بۆ نمونە حیزبێکی خەلفیەت ئیسلامی و باگراون ئیسلامی وەکو کۆمەڵی دادگەری بە دڵنیاییەوە ئەبێت لە هۆکارە خودیەکان لە ئۆرگانەکانی سەرکردایەتی و سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵە ئەوەی کە پشتی خۆیەتی بەشی خۆیەتی چونکە ئیسلامیەکان گە دیقەدوەی لە خولی دووەمی پەرلەمانی کوردستانە ئێمە 15 کورسیمان هەبوو لە خولی سێمی پەرلەمانی کوردستانە بووینەوە بە 10 کورسی لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە 7 کورسی ببوورە لە خولی سێمە 12 کورسی لە خولی چوارەمە 7 کورسی لە خولی پێنجەمە 12 کورسی
ئێستا ینی بە کۆمەڵ و یەکگرتو 10 کورسیان هێناوە ینی لە کاتێکا 2 ملیۆن خەڵک نوێژی هەینی ئەنجامەدا لە مزگەوتەکانی کوردستان و ئیسلامیەکانیش تا ڕادەیەک کاریگەریان بەسەر ساحەی میلی ئیسلامی میلی لە ناو کۆمەڵگا زۆر کاریگەرێکی گەوریان هەیە بەڵام بۆ کاریگەرە سیاسەکان لە ئاستی پێویستانیە بەشە خودیەکە ئەگە بینە سەر هۆکاری دووەم ئەوەی ئەم هەڵبژاردنە دەرەنجامەکان ئەوەیە کە ئەو مستەڵەح و دەستەواژە جوانە دیزاینێکی منەظەم کراوە چونکە ناکرێت دوو هێز بەم هەموو شکستەوە دەنگەکانیان زیاد کە خەڵک بێ هێزی ئۆپۆسیۆن عقوبە بە کە لە کاتێکە هەڵە و شکست و کەوتنەکانی دوو هێزە دەسەڵاتدارەکەی کوردستان سەدان جار باتەقای هێزەکانی ئۆپۆسیۆن باڵێ بەڕێز زیاتر ئەوەی کۆمەڵی دادگەری دەگەرێەوە بۆ کێشە ناوخۆیەکان چکە هەشە دەڵێنەوە حەزمی ڕاستەقینەی کۆمەڵە بۆچیش پێوە ئەمان بەشی زۆری بڵین دیزاینەکەیە بەڕێز کەسێک لە دەرەوەی بڵین دەرەوەی کۆمەڵی ئیسلامی ینی حتمما هەموو بەرەنجامێک کۆمەڵی ئەسبابی خودی داخلی و ناوخۆیی هەیە و کۆمەڵێک ئەنجامی دەرەوەی هەیە لە ڕاستیە ئەنجامە خودیەکانیش ینی ناتوانانی بڵێ هەمووی بخەیتە سەر ئەستۆی دیزاین و تەزویر کە ئەوە پشتی شێری بەرەکەیەوە ڕای من بەڵام بەشێکی تریش ئەوەی کە پەیوەندی بە کۆمەڵێک ئەدای ئەم 4 ساڵی کۆمەڵ و هەندێک لە کاراکتەرەکان و ئەوەی کە من حەز ناکەم قسەی لەسەر کەچکە و ئیشی وەرگانەکانی ناوخۆی حیزبە بەدڵنیام هەڵوێستیان لەسەر کردووە چونکە ئێمەی موسڵمان چۆن دڵخۆشین بە سەرکەوتنە بەدریەکان ئاواژ ئەبێ بە تێکەوتنە ئوحودیەکان بە هەمان شێوە عیبرەت وەرگرین و هەڵوێستە بکەین ئەوەی ئەرچی خۆمان کامەیە چونکە ئێمە ئەرچی خۆمان جێبەجێەکەین وەکو موسڵمان ئەنجا دوعاکەین خوا سەرمان خات ئەنجا تەوەکولمان بەخوا هەیە ینی گرتنی ئەسبابەکان هۆکارەکان ئەنجا پشتبەستن بەخوا ئەبێ ئەو بەشە بکەین بەڵام ئەمەی ئەم جارە ڕۆشن بوو لە ڕاستیانی کە بۆ نمونە هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی لە بادینان لە 2020 هزار دەنگی هێناوە خێرە ئەم جارە نیواونی و دەنگەکانی کەمەکە وانە نیواونی و کەمی کردووە لە کاتێکە ئەدای ئۆپۆسیۆنی باش بووە لە پەرلەمان نوێنەرەکانی لە بەغدا بە تایبەتی دکتۆر کەمال کۆچەر ڕۆڵێکی جوانە بینێ خاڵی سێم یعنی حتا یەکگرتوو دەستی برد بۆ پرسێکی قانونی کە لێپرسینەوە بوو لەسەر سەرۆکی حکوومەت لەگەڵ کۆمەڵە پەرلەمانتار لە ناو یانە حەو پەرلەمانتارەکەی کۆمەڵی دادگەری ئێبێ ئێمە مکافەئە بکرین ینی دەستمان بردووە بۆی کە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت بکەین ئەوە بوو یەکگرتویان ناچار کردیان یان 5 ئیمزاکەتانە چێشنەوە یانە بێ ئەو 18 پۆستەی لە 2014 لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی 2014 وەرتان گرتووە ئەبێ و 18 پۆستە تەسلیمکەنەوە کە زوڵمێکی زۆر گەورە بوو ئەوە بوو تەسحیدا یەکگرتووتی کاکە ئیمزا ناکێشینەوە ئێمە ڕێکارێکی پێڕەوی و قانونیمان گرتووەتە بەر 18 پۆستەکەی تەسلیمی حیزبی پارتی دیموکراتی کوردستان کردەوە معقولە ئەو ئێستا بەڵام ئەوە بوو جێگۆڕکەیە کراوە هێزی تر کراونەتە هێزی دووەم یەکگرتوو کراوەتە هێزی سێم هەمان سیناریۆشە بەرامبەر بە کۆمەڵی دادگەری بەڵێ ئێستا باز دەکرێت کە ئەوەی کە ڕازیە پارتیەکێتیە نەوەی نوێیە بەڵێ سەرۆکی نەوەی نوێژ باسی کە کەمێک لە ساختەکاری دەکرێت ئەوە کەمێکە یان زۆرە ئەوەی کە کراوە لە ماڵبژانەوەی کە بەڕێز دەیبینی سەبوون هەر بە پێی دااتەکان بەراورد بە 2010 دەنگی پارتی 124 زیادی کردەوە بەراورد بە 2021 229 زیادی کردووە یەکێتی بەراورد بە 2010 89 بەراورد بە 2021 192 زیادی کردەوە خۆی کاک حەکیم ساختەکاریەکە زۆرە هەر من سەرۆکی جوڵانەوەی نەیە خۆی لە بانگەشەکانی چەند جارێک ئەیوت لە ڕاستیە کە ئەگەر یەکێتی و پارتی دەرچنەوە کارە ساڕ ڕۆدا خۆستاوان دەرچوونەتەوانێ وانە بە هەردووچیان 67 کورسیان هەیە بە کۆتاکانەوە 5 کورسی کۆتاژی ئەوانە 67 کورسیان هەیە دەی تۆ چۆنەوە کارە ساتە قوبوڵەکە ینی بە 15 کورسی ئۆپۆسیۆنەوە دڵت خۆشە لە ڕاستیە ئەمە معنایەوە نییە ینی کە ئەم بژاردەی کە کۆمەڵی دارگەری گرتوێتێ بەدەمە ڕێز لە ئیرادەکەیانەگرین لەوانە ڕێیەکی تریژ هەبێ لای لایەنەکانی تری ئۆپۆسیۆن کە ئێمە بە هەر بەشدار بین و خەباتی پەرلەمانی بکەین بەڵام مەبەستم لەو بەشەیە لە ڕاستیانی کە ڕازی بوون ینی کە تۆ ڕازی بەو ئەنجامە دەیەوە کارە سات ڕووی داوە خاڵی دووەم ینی یەکەم هەڵبژاردنە کە دەنجی پوچەڵ بۆ خۆتە زانی 239,000
239 باسی 239,000 پێشتر ئەوترا 209 کارەساتە 239,000 دەنجی پوچەڵ هەبێت بەشێکی زۆریشی بۆ خۆ دەزانی لە دەنگدانی تایبەت هابووە یانیکە ئەوانی کە لێوە ئاماژەکە ئەبینن کە هۆشیار بوونەوەیەک دروست بووە و تەنانەت هێزە چەکدارەکانی خۆشیان ئەیانوێ بۆیە پەنابرێ بەرەو پوچەڵکردنەوەی ئەو دەنگانە ئیتر یان دەنگەکانیان پوچەڵ کراوەتەوە یان گوشارەکە ئەوەندە زۆر بووە گوشارەکەەوەگە زۆر بووە ئەو کەساوی ئیسێتی ئللا بۆ ئەوەی پێچەوانی ئیرادەی ئەوانی کە زەختی لەکەن دەنگ بدات دێت بە شەکەی خۆی بەویستی خۆی دەنگەکەی خۆی پوچەڵکاتەوە بەشێکی وا بوو بن پێم وایە زۆرینەی هەر بەشێک بۆ لە بەرمەجی ئەو دیزاینەکە هەبووە خاڵێکی تر کاک حەکیمیانیکە پەیوەندیدارە بە ئەم بابەتەوانێ ئێمە تەبعاً توانین ئەمەش پۆلێن کەین لەسەر بە لە ڕابردنی هەڵبژاردن ساختەکاری لە ڕۆژی هەڵبژاردن ساختەکاریەکی ڕێکخراو لە ڕێگەی ئەو جیهازانەوە بەڵام جۆرێکی تریش بە لا ڕێبردنی هەڵبژاردن و نەتیجەی هەڵبژاردن هەیە ئەو گوشارانی ڕۆژانی دەرەوەی هەڵبژاردن هەڕەشەکردن چاوسورکردنەوە بۆ نمونە بە ماڵانە گەڕاون بە ماڵانە گەڕاون ئادەی تۆ بۆ نمونە دەنگە دەی بە یەکێک لەو دوو حیزبەی دەسەڵات کە کوێتی بەڵێ دەنگتانە دەمێ فۆرمێکیان پێپڕ کردوێتەوە ژمارە تەلەفۆنێکیان لێ وەرگرتووە بەوە نەوەستاون دوایی تەلەفۆنیان بۆ کردووە کە ئەمە من دەنگیان بە حیزبی ئەلیف وتیان نەدەی کاکە تۆ توتە من دەنگدەری ئەوم و دەنگ بێوادەم دەی فەرم و وەرە بۆ ئاهەنگی جەماوەری ئێمە لە فڵان شوێن ینی زەختەکە بۆتە فعلی ئیتر هەبووە ڕۆیشتووە بۆ یان چاوبەرەژێرە یان تمۆحێکی هەیە لە داهاتووە مەسەلەن کێشەیەکی هەیە مناڵێکی دامەزرێ خۆی دامەزرێ بێبژێ بەو نیەتەوە ڕۆیوە ئەمە جۆرێکە لە زەخت لە ڕاستیە خاڵی دووەم مەسەلەن بۆ نمونە چوونەتەوە بە دۆسی هەموو ئەوانی کە لە فەرمانگەکانە تەعیم بوون ئەگە بزانێ دۆسیەکەی کاک حەکیم تەسکەی حیزبی دەسەڵاتداری ئەلیف و بایە ڕێک تەلەفۆنی بۆوەکەنەوە تۆ بە تەسکەی ئێمە دامەزراوی بەڵە بەڵە بە جۆرەها شێوە بە ناوی کەسایەتیەکانەوە بە ناوی ڕێکخراوەکان بوو لە ڕۆژ لە ماوەی ساعتێکە سێ جار تەلەفۆنیان بە ناوی ڕێکخراوێکەوە بەڵە بە ناوی ڕێکخراوێکەوە ئەوەسی دەکەی و دەنگ بە شێ دەدەی و بە هەڕەشەش لە ڕاستیانی بە هەڕەشەش ینی من لە کەناڵێکی ڕاگەیاندن بووم ئەو وتی هاوسەرەکەم ینی کە ئەفسەرە لەو هێزانەتی پیانە بەڵێ دەنگەکە ئەزانین و ئیلا نەک ئەبێ دەنگ بە ئێمە بێ خۆت و هاوسەریشت دەنگ بۆ کاندی دەبن کە ئێمە ئەمانوێ ینی ئەم گوشاران ینی معقولە ئاوەڵزاوە نیوێراوە دەنگ بە ئاوەڵزاوە بە من دوێنە شەو لە ماڵی کاندیدێک بووم وتی ئاوەڵزاواکەی خۆم هەندە 15 ساڵە بەیەکەوەن وەک براوان هاتو توانێتی لە ئاخیر ڕۆژاتی وڵات داوا لێ بڕنەکەم دەنگم پێ نەداهی بۆ وتی وەڵا ترسام دەنگەکەم ئاشکرا بێ و فەسڵم کەن ئەمە لە هێزی لە شوێنێکی چەکداریشەکە یەکێکی سەرباسی ینی ئەم گوشارانی دەرەوەی ڕۆژی هەڵبژاردن ئەمەش واتە من بۆ خۆم کاک حەکیمیانی ئەوەنە خۆش باوەڕ بووم بە دەردی مامۆستا عەلی بابی چۆن فەرمی بەرامبەر بە کۆمیسیۆن لە دیمانەکەی گەڵجەناوت وتی زۆر متمانەی زیاد لە حەدمان هەبوو بە کۆمیسیۆنی عێراق من خۆم ئەوەندە ینی بەریئانە ئەمڕوانی بۆ ئەم هێزانە هەموو عیبرەتیان وەرگرتووە تەنانەت تەوقعی ئەومە کرد ئەم قۆناغە ناونیان قۆناغی ڕاگوزەر ئەم قۆناغە یەکێتی و پارتی بە هەردووچیان 40 بۆ 45 کورسیەک بێننەوە ئۆپۆسیۆن 50 زائیدیەک بێنێ ئەو کاتە بڵێن کاکە ئۆپۆسیۆن ئێوەش و ئێمەش وەرن با ئەم قۆناغە ڕاگوزەرە ڕۆڵدا بەشکەین چۆن هەڵسینەوە چۆن لەم گۆڕانکاری کە بەڕێوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد تیانەچێ نەمان فلیقێنەوە چۆن ئێمە بتوانین بەرپرسیارەتی ئەم قۆناغە بەرامبەر بە بەغا بەرامبەر بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە دەوڵەتانی هەرێمایەتی بەرامبەر بە ناوخۆی خۆمان چۆن ناوخۆی خۆمان ڕێخەینەوانێ متمامە بجێڕینەوە بە دامەزراوەکان بڕوا دەبێ پێم وا بوو قۆناغێکی ڕاگوزەر حکوومەتێکی ئینتیقالی لە ئۆپۆسیۆن و دەسەڵات دروست دەبێت چکە ئەیبینی تۆ ئێستا لە تورکیا بینیمان لە ئیسرائیل بینیمان لە زۆر شوێنیانی کە کێشەیەک ڕۆدا کە ڕوو لە ئەمنی قەومی وڵاتەکەکە ئەو کاتە ئۆپۆسیۆن یەک دەسەڵات دەبن بە یەک جەبهە کاک حەکیم لە ڕاستیە چکە ئەمە ئاسایشی نەتەوەی میلەتەکە لە خەتەرایە بە حیاتی ئاسایشی قەومی ئەم هەرێمی ئێمە بەقەدەر ئێستا مەترسی لە دەوربە ئەوە تا دەوڵەتانی هەرێمایەتی بە ئارەزووی خۆیان تەراتێنی تیاکرد ئەوە تا ناوچە دابڕاوەکان تەنانەت ئێمە
دڵە خۆپەمانە کە سەرژمێریە کرێ دۆخی کورد خراپترە بێت لە ناوچەکانی مادەی 140 ئەوە علاقەکانمان لەگەڵ بەغدا ئەوە موچەیانی هەبێ بە چاوشۆڕی و بە تەکلیف و بە ڕجا و بە دەیان وەفد و بە ینی کەواتە بە حیاتی ئێمە لە ناو خۆی هەرێمی کوردستانە بە قەدەر ئێستا ماڵمان شێواو نەبووە ماڵمان لێکترازا من پێم وابوو ئەوە نا بە دڵە سافەکەی خۆمان وامان نەزانێمە ئەمانە بەڕاستی عیبرەتیان لە مێژوو وەرگرتووە ئەم عیبرا ینی دکتۆر کامەران محەممەد مامۆستای زانکۆی سلێمانی لە بەشی مێژوو کتێبێکی جوانی هەیە کورد بنیادێکی نەخەمڵی و کە ئەو کتێبا خوێنێوانێ بۆ دەرەکەی بۆ لە مادەوە تاوەکوی ئێستا ئەمە هیچ بۆ نین بۆ ئاوا پەرتەوازین بۆ عیبرەت وەرناگرین لە ڕابردووە بۆ نابین بە بەشەر بۆ ناتوانین یەکتر قبولکەین بۆ ناتوانین مەدەنیانە لەگەڵ یەکا هەڵکەین ینی ئەگەر ئەم هێزانە بە نمرەیەکی حەقیقی ڕازی بوونایە بۆ خۆشیان باش بوو ئەیانتوانی بۆ ئینتیخاباتێکی تر خۆیان ڕێخەنەوانە لە ڕاستە بەڵام نەک جارێکی تر تۆ دوای 32 ساڵ خەڵک تەبعەنەمە بەرەنجامی زۆر کارە سادباری هەیە کە خەڵک ناومێت هیچ شتێک ئەو نییە کە خەڵک ناومێتکەی لە پرۆسی خەڵک ناومێت بۆ ساختەکاری بێ لە ڕێگەی دی کە دەکات بەدڵنیایەوە بەدڵنیایەوە ینی ئێستا بڕۆ ینی جنابەت من حتمما متابعاکەم و جەنابیش وەکو ڕۆژنامە نووسێک متابعاکەی بڕۆ کۆمنتانی خەڵک بخوێنە ڕەوانێ هەمووی خەڵک ئەڵێ هەندێک ئەڵێن باشمان کرد کە نەچوین بۆ دەنگدان ئێمە بەخوا جاری وا بۆ پاڕاوینەتەوەکان حەکیم کە چوینە ماڵە بە پاڕانەوە ڕجات لێ ئەەکەین بڕۆن ئەمە باشترە بە پاڕانەوە بە قوربان و بە ساقە تەکلیفمان لە خەڵک کردووە ئەمە یەکەم خەڵگە ماڵە هەندێکیان ئەڵێن باش بوو کە نەچوین هەندێکی تڵێن نەمانوت حتا هەندێک گلەیشیان لێ کردوین گلیان لێ مەمانانی کردووە ئەخر کاکەوە لەبەر خاتی ئێوە چوین دەنگماندا ئەوەش نەتیجەکە ئەوە دیزاین ئەوە ساختەکاری ئەوە تا هەر ئەوان بوونەتەوە بە کەڵەکە کەواتە ئەم ڕێگەیە ئەم ڕێگەی سنووقێڵ بشارنەکەی وەڵەن ڕێگەیەکی مەدەنی باشە و پشوو درێژبی نایگۆڕێ هیچ ناگۆڕێ هیانە لە کۆمنتان نووسێ بە 100 ساڵی کەش ناگۆڕێ ینی من مناڵەکەی خۆم لە ماڵەوە بەردەوام لە حیوارم لەگەڵیا لەگەڵ کوڕەکەم ئەڵە باوکن ئەمانە بە سنووقێڵ بژاردن بە حیاتی ناتوانانی هیچیان لەگەڵا بکەی چکە هەر جاری لە هەر هەڵبژاردنێکە تاکتیکێکی نوێ داهێنن بۆ خۆشیان خراپنی بۆ دەسەڵاتداران زۆر زۆریش خراپە بۆ زۆر خراپە چکە لە ئاوێنەکە وێنەی خۆیان نابینن لە ئاوێنەکە وێنەی خۆیان نابینن یعنی ئینسانە گە ڕێوی بێ بەڵام ئاوێنەی وەکو شێر نیشانی با زۆر مشکلەیە لە شوێنێکە بە دڵنیایەوە لە شوێنەکە وەکو ڕێویتیەکەوی کە خۆ بە شێر ئەزانی حەجمی خۆت نازانی حەجمی حەقیقی خۆت نازانی یعنی ئەوان هەرو قسانی کە لەسەر یەکتریکەن لە کاتی هەڵمەتی هەڵبژاردا لە کاتی گرفتەکانە لە کاتی تەنگشەکانە من هەمیشە ئەمە وتویانی لەوانێ خەڵکی ترژوتی بێتی بەڵام 10 ساڵم قسەیەگەم کار حەج ئەڵێم حەجمی ڕاستەقینەی پارتی دیموکراتی کوردستان لە زۆنی سەوزایە 4 کورسیە ناوە حەجمی ڕاستەقینەی جێتی نیشتیمانی کوردستان 7 کورسی لە زۆنی ئەمریکا ئامارەکانی کۆمسیۆن سە بۆ نمونە پارتی لە سلێمانی لە 2 ملیۆن و 87,000 کەس کە مافی دەنگدانیان هەبووە 2 ملیۆن 87,000 بەڵێ 57,916 دەنگێناوە باشە ئەو لە سلێمانی یەکێتی لە هەولێر 2 ملیۆن و 22,000 کەس مافی دەنگدانیان هەبوو مامۆستا یەکێتی 111,000 دەنگی هێناوە لە هەولێرە بەڵێ ئەو وەکو جەنابە دەڵێ بەڵێ باش ینی ئەکاتە ینی حەجمی یەکێتی لە زەنی سەوزاچی 7 کورسیە بابە بۆی کە بەدە حەجمی پارتی لێرە چەنە؟ 57 کورسی لێرە 3 کورسیە لە سلێمانی لە سلێمانی پارتی 4 هێناوە لەو لاچەنی هێناوە 35 هێناوە وایە؟ معنای چی؟ معنای تۆ ئەم کورسیانە کە هێناوتەی خۆت نییە هی ئەو زەخت و زۆرەیە هی ئەو چاوسورکردنەوە هی ئەو هەڕەشە و گوڕەشەیە هی ئەو سەفەقات و ڕێکەوتنانەیە کە ئیکەی لەگەڵ بەغایەکەی لەگەڵ دەوڵەتانی هەرێمیەکی کەواتە ئەمە ینی قورسە بێ بۆ ئێمە ینی بۆ ئەم هێزانی کە مەدەنیانە بیرەکەنە وەکو جەنابتان و ئێمەمانان وەکو ئەم حیزبانی کە ئۆپۆسیۆنن کە بڕوا بکە کاک حەچیم من جارش کار لەم مینبەری جەنابتان وتم ینی ئۆپۆسیۆنی کوردستان زۆر هەز بە مەسئولیەتەکە لەگەر مەی ئەوەی کە حەڤەی شوباط سەراکانی ئازادی بەدەستەوەیە 40 کورسیە لە ناو پەرلەمانە ئەچێتە ناو گفتوگۆوە لەگەڵ دەسەڵات پاکێجی پێشکەشەکە ئەڵێ وەرە خۆت جوانکە وەرە خۆت ڕزگارکە من و تۆش بابەیەکەوە ئەم وڵاتە خزمەتکەین شتی واه نییە لە دنیاە
یعنی شتیوانە لە دنیا ئۆپۆسیۆن پرۆژە با بە دەسەڵات بڵێ وەرە تەمەنی خۆت درێژکە. باش مامۆستا کۆمیتی بەرز لەسەر تەداخلی وڵاتانی دراوسێ لەم هەڵبژاردنە یەکێتی پارتی چیان بۆ دەکەن کە ئاوا یارمەتیان بدەن دیزاینیان بۆ بکەن جا چ ئێران بێ چ تورکیا بێ جا چیان بۆ نەکردوون چیان بۆ نەکردوون ینی کاکە لە گەرمەی شەڕی ناوخۆیە سنووریان بۆ دانان سەری ڕەژە گیرا بەستیان تا ئێرێتەوە ئەو بەرپرسەی کە لە مەسئولی جەبهەکە بوو لە زیارەت لەو لە سماقۆڵیەوە تەنانەت من برادرە بۆی جێڕامەوە لە ڕاستیانی زۆر تووڕە بوو جیازەکەی شکان بوو نازام چی بوو ڕاکتی قسەیەکی کردبوو بۆ چکەوت ئەمە هێڵەکەیە ئەمە هێڵەکەیە ئەو دەوڵەتە جیرانانە هەرێمێکی سەرپێکەوتووی سەقامگیری گەشە سندویان ناوێت ئەمە زۆر مهمە ئەمە تەنانەت یعنی خولی پێشووی پەرلەمان خولی چوارم لەم یەکێ لە پارێزگاکانی کوردستان لەگەڵ قنسوڵی ئێرانی کۆبوونەوانێ فەرمانگەیان لە پارێزگایەکە با پارێزگاکە نەڵم بڕوا دەبێ ینی لە بەردەم قنسوڵا مدیری ئەو فەرمانگەیە قنسوڵەکە هەڕەشەی لێکرد بوو توی کاکە نەک تۆ من محافزەکەش تۆ دام خۆم دامناوە تۆ چۆن ئەمری من جێبەجێ ناکەی ئەمە وازە حەکاکە ینی ئەمان چیان بۆ نەکردوون هەرێمێکی دوو زۆنی زمانێکی یەگرتومان نییە ئاسایشێکی یەگرتومان نییە هێزێکی چەکداری یەگرتومان نییە بە دەردی نووسەرەکان هەڵێن نیشتیمان سازیمان نەکردووە نەتەوە سازیمان نەکردووە لەشکر سازیمان نەکردووە لەشکرێکی یەکگرتووی کوردستانمان هەبێت دامەزراوە سازیمان نەکردووە دەوڵە سازیمان نەکردووە کە کاک بافڵ کە ئەڵێ لە داریمێری ئەڵێ کەی دادگامان هەیە لە کوردستان دادگاکانی سلێمانی خراپترە بۆ حاکم هەیە بە فلتەری حیزباتیە نەپەڕێ ببێتە ڕئیسی مەحکەمە و ببێتە دادوەر و ببێتە داواکاری کشتی یان ئەگەر هەش بن چۆن بۆ خۆی فەرمووی کە پێوترێ پێڵێن لە ڕاستی ئەو دۆسیە ئاوە لە هەموو کوردستان وەگێکە کاکە لە هەموو کوردستان وەکە ئەم دەستێوەرکانە لەبەرەوە تۆ چیان بۆ نەکردوون ئەوە هەر فەرمەوە هەناری هەڵەبجەمان پێگەیشتووە هەناری هەڵەبجە باشە لای گردەبۆری پیرەمەگرونەوە کۆمەڵە مەخزەنی لێن پێم وایە ژماریان 32 ئێمە وەکو پەرلەمانتار بە دوواداچوونیشمان بۆ کردووە بڕوا کە هەموو هەناری هەڵەبجە و ئەو سارخانانە کە پارێکی زۆر بە ملیۆنان دۆلاری تیا سەرف کراوەتوانی هەموو هەناری هەڵەبجەی تیا هەڵگری یان هەموو شووتی و تەماتەی پێنجێن و شارەزووری تیا هەڵگری بۆی کە تۆ تەماتەی ئێرانی و تورکی و سووری و هەناری سووری و میسری نەهێنی بۆ ناچنە و سارخانانە بخەنەگەڕ کراوە بە مەخزەنێست بۆ نایکەن بۆی هەمیشە کاڵا و میوەی ئێرانی و تورکی بێتە ئێرەوە لە دەرمانەکەوە جا داگیرکردنی فەرهەنگی بڕۆ ئەم هەموو کەناڵە دۆبلاجی فلیمی ئێرانی و تورکی ئەوانیش هەموو فلیمێکە جورعەیەن کاکە جورعەیەن ئەوەی کە ئیشی خۆیەتی داگیرکردنی سەربازی ئەم هەموو مەڵگە داگیرکردنی مخابراتی ئەم وڵات هەنە پڕپڕە لە میت و ئیتڵاعات کەی بیانەوێت تیرۆریەکەن چیان بێ تیرۆریەکەن چیان بێ سنووری بۆ دانێن چیان بۆ نەکردوون ینی لەبەرەوە تۆ بێ بڵێ چیان بۆ نەکردوون من پێم وانە ئەرچێک ما بێتەوە وەڵا بڕاب کە داگیرکەرانی کوردستان ئەگەر بیان زانیە حکوومەتێکی هەرێمی ئامای هەیە وەگەمە ئێرە بەخوا بچن لە ئێرانیشا دروستی کە نەگەوەک ئەمانی ئێمە بن کێشیان نییە لە باکووریشتا دروستی کەن کێشیان نابێت تۆ بانی کاکە ینی ئەوانەی کە خەباتیشیان کردووە کاک حەچیم بڕۆ بزانە لە چ دۆخێکاژین لە ڕاستێ ینی خەڵک بە چ گیان فیدایەکەوە پێشمەرگایەتی کرد قوربانیدا تەسحیدا بۆ ئەم کوردستانە ینی لەم پشتی ئەم شاخەوە گوندێکێ ناوی وێڵە دەرە پێشمەرگەیەکی قارەمانیەکێتی هەبوو لە هەشتاکان ناوی مەحموودی حەمەدجان بوو کە کۆپتەرەکەی ئەلیەوە ئەم پیاوە ئاوا چوارمشقی دانیشتو و ماستاوی لە بەردەمایە کاتی خەلە و خەرمان وشتیوە ماستاوەکە هەرەکات و کڵاشنکۆڤەکەش لەسەر شانی لەسەر باوەشێتی ئەوانی کە خۆیانە شارنەوە ئەو کاکە مەحموودە هەر گوێ نایەتێ لە ڕاستی ئەمە تەبعاً ئەمە هەزاران پێشمەرگەی ئاوامان هەبووە تەبعاً لە شۆڕشی ئەیلولیشا هەمان بۆ لە شۆڕشی نوێشا بەڵام ئەمە نمونەیەکی بەرجەستە دوای یەکێک لە خەڵکی ئەو گوندەوێڵە ئەچێتە ئەمن نازانم زابتێکی ئەمنی اقتصادیە بینێ کاڵێ خەڵکی وێڵە دەرمەڵە توخوا بەو مەحموودی حەمەدجانە بڵێن پێی بڵێن
ئەم جارە کە کۆپتەر هەر با خۆی بشارێتەوە من ئەم جارە زانی خۆم لە ناو کۆپتەرەکەی بووم خەریب و ئەو جوندیی لەسەر دۆشکەکە بوو ڕووی تێکاتم ڕوو لە چیەکەی کورەوە لە کۆپتەر ناترسێ لە کوشت نەترسێ لە ڕاستیە سیرکە خەڵک بەم گیانفیداییەوە مەسەن ئەمە کۆمەڵە شەیدی بزوتنەوەی ئیسلامی لە تاسوجە لە کۆڕەوەگا شەهید بوون بچیانانە شەید سەلاحەدین بوون کۆمەڵە شەید بوون وەرە یعنی لەو هەردەی تاسوجە بەرهەمبەر بە دەبابەی بەعز بوەستیەوانێ کۆمەڵە خەڵک بەم ڕۆحێتەوە ڕۆژە ینی زنجیری دەبابە بەسەر جستە و لاشەکەی بەکو ئێستای غەزا ئێمە قۆناغە نەمان تێپەڕاندووە لە ڕاستیە دەی ئەو قوربانێت چی لێکەوتەوە کۆمەڵە کار بەدەستی لێکەوتەوە هەر بە گوتەکەی خۆیان من نا هەر بە گوتەکەی خۆیان نەعرەقیان کردو بە ئەو کوردستان ئێستاوانی ملیاردێر و ملیۆنێرن لە ملیوانی کراسەکانیشیان چڵکن بووە نە لە ڕۆژێکە لە کونە تەیارەیەکە ژیاون نە لە ڕۆژێکە تامی برسێتی و نەبوونیان چەشتۆ ئێستا چێ ملیاردێرە چێ سیتی هەیە چێ کۆمپانیای زەبەلاحی هەیە چێ کەشتی قەراغ دەریاکانی هەیە لەبەرەوە چیان بۆ نەکردوون هەموو شتێکیان کردو بۆ داگیرکەرانی کوردستان تەنانەت کارگەشتۆتە ئەخلاق و قیەمی میلەتەکەش کە کورد بەوە ناسراوە بە درێژایی مێژوو کە خاوەنی ئەخلاق و قیەم بووە ئەویش ئەمڕۆ خێزانیش لە ژێر پرسیارایە بەڵێ ماوسە کۆڵوێسی لایەنەکەم سە کۆمەڵی دادگەری بریار داوە نەچێت بۆ پەرلەمان لایەنەکانی دیکەش ئۆپۆزیسیۆن هەیە ناڕازین جگە لەنەوەی نوێی دەبێ و لایەنە چی بکەن ئەنجامەکان ڕەت بکەنەوە ئەمڕۆ خۆشبەختانەوە بزانام حەولایەن وایە قوربان ئەوە داوای ئەنجامەکان ڕەتەکەنەوانێ و ئەڵەن ساختەکاری کراوە ئەوە حەوت لایەنی بەشدار بوو لە هەڵبژاردن ئەمڕۆکە لە سلێمانی کۆبوونەتەوانێت من لە شوێنێک کەش وتم بۆ ڕادیۆی دەنجی ئەمریکا بوو وتم وەکو خۆم وەکو ئەبوبەکر هەڵەدنی تەمە نامە کرد کە ئەم 32 کورسی دەرەوەی پارتی وەشێتی بەنەوەی نوێشەوە بە هەمیان ڕەتی بکەنەوە نەچنە پەرلەمان خۆزگەوا بووایە ماڵی قەڵب سەر ساحێبی خۆی دوای 32 ساڵ هەڵوێستەیە بکەین هەڵوێستەیە بکەین کاکە یانی تۆ ناکری ئێمە ڕووینە ناو ئینتیخاباتەوە ئەوانیش بە هەموو ئیمکانیاتێکی حکوومەت و دەوڵەتەوە ێنە ناو ئینتیخاباتەوە ئەم هەموو پارێ سەرفەکەن ئیتر ڕۆژی دەنگدانی تایبەت بە 50,000 تا 100,000 تا حد گەیشتە حەدی کارکردینەوە کاک حەچیم تۆ ئەزانین مناڵەکە دەنگ نایە بە حیزبەکەی تۆ بەڵام ئەوە پارە دێنێ کارتەکانمان بۆ بێنە با دەنگ نایە بە خەڵکی تریش لە ڕاستیانی من تەمە نامەکرمە 32 کورسێ بە یەکەوە ڕەتیکردنەوە کە ئەوە نابێ ئەوە بە هەر کەسە با نەڵین لە جیاتی ئەوان بڕیارە دێن بەجێ ئەڵین بۆ دیراسی خۆی بەس خۆزگەوا بووە من تەمە نامەکە 32 باش و هەمویان بایکۆتیان کردە هەر 32 کورسیەکە کاریگەری چی زۆر مهمە بوو ئەوە تۆ فەسقی ئەو هەڵبژارد ناکەی بۆ ئەڵەی کاکە ناکری ئێمە ڕازی بین بە هەڵبژاردن بە هەر نرخێک بێ نەخێر هەڵبژاردن لە هەموو دنیا ئاڵوگۆڕی دەسەڵات دروست دەکات کاکە لەو وڵاتانی کە خۆشگوزرانی لە قیمای ئاڵوگۆڕی دەسەڵات لێرە خۆشگەرانی لە ئەسفەلە سافلی نایە ینی کەواتە ینی ئەمە کە ئەمە ناکەی ئایا ئەتوانن بەیەکەوە ئۆپۆسیۆنێک دروستکەن من گومانم هەیە لە ڕاستکی هەمەم خولەی پێشوش دوو خولە هەوڵە دەین لە ڕاستیە کە لە پەرلەمانە ببین بە ئۆپۆسیۆن دروست نابێت کاکە ئاسان نییەوە ئاسان نیە بلۆکی ئۆپۆسیۆن دروست بێت لە ڕاستیانی بۆیە بێ بەڕای من ئەم ئایا ماکەن بە گومانم بیکەن کوتلێکی ئۆپۆسیۆنیش دروستکەن بۆیە هەر لایەنە کاک حەچیم ئیتر باجی مۆقیفەکانی خۆیەدا بەرهەمی مۆقیفەکانی خۆی بە سلوی بە ئیجابێت چنێتەوانی ئەوەی کە پەیوەندی بە کۆمەڵی دادگەریەوە هەیە پێم وا بوو کە من بۆ خۆم دەستخۆشییان لێ یەکەم چکە کە تۆ ئەیسەلمێنی وە کۆمەڵی دادگەری لە ڕێی دەستگای هەڵبژاردنەکەت لە ڕێگەی چاودێرەکان لە ڕێگەی یەک بە یەکی کاندیدەکان کە نمونونەکان نەهێنیەوانێ کە ئەڵەی ساختەکاری کراوە یەقینت هەیە کە ساختەکاریت لێ کراوە تۆ چۆنە ڕۆیتە ناو پەرلەمانێکی ساختە کراوە دیزاین کراوە ئەگەر کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری بەم مووقیفەی بەڵام ئەمە بەس نییە ئەم مووقیفەی تۆمار کردووە کافی نییە ئەبێت لە 4 ساڵی داهاتووە یان 1 ساڵی کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق 11 مانگیکە بەرهەمەکەی چنێتەوە بە مەرجێک میدیاکەی کاریگەر بێ کەسایەتیەکانی هەموو کادیرەکانی هەتاوەکو سەرۆکی حیزبەکە لە ناو خەڵکا بن گەرم و گۆڕتر لە ناو خەڵکا بن ئەزانم ئەوان لەن قەت کەس بەقەدەر کۆمەڵ یەگرتوو لە ناو خەڵکانی قەت کەس بەڵام بێ زیاتر بچنەوە ناو خەڵک ئەندامەکانی خۆیان بدوێنن ڕێخستنەکانیان تەرکیز جارێ لەسەر لەسەر بازنەی یەکەمی دەنگدەری سابتی خۆیان بکەنەوانێ دووەم شەقام بجوڵێنن لە ڕاستیە
بکرێ لە هەندێک وێزگای خۆپیشاندان ڕێخن خۆپیشاندانی چەند هەزار نەفەری بۆ مەسەلەکانی بۆ مەسەلە سیاسیەکانی ژناکاکە بۆ ئەوانی کە خزمەت گوزاری و بژێوی خەڵکە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەما هەنجیان هەبێ ئیش زۆرە بیکەن بەڵام ئەگەر ئەمانە نەکەن ینی حیزبەکە لە ڕاستیە بەتەمانە بن بەرهەمەکە بەڵام تۆ حیزبێک بە هەزاران ئەندام کە هەتا با تۆ هەزاران ئەندامت هەیە هەزاران کادری مەبدەئیت هەیە کەیتر گۆشت و ئێسقانی لێک جیاکەیتوانێت ئەوە مهمە مەبدە و پرەنسیپە تەنەزول ناکە سازش ناکە ئەمانە کەرەسەی گەورن کەرەسەی گەورن ئەگە بە چاویان ڕۆشە بکرێ پێکەوە دەست لە دەست و لە قوت لەخوا بە کادر و سەرکردە و ئەندامەوە بەرپرسیارەتی ئەم خۆناغە هەڵگرن بەڵێ لە دنیاشە هەمانە ئێمە پێڵن ئۆپۆسیۆنی لا ئینتیخابی تەنانەت ئۆپۆسیۆنە بەشداری انتخاباتیش ناکە نەک ئەچێتە ناو انتخاباتە و نەتیجەکە ڕەتەکاتەوانێ چکە ئەمریکا کۆمەڵی دارگەری بە دڵنیاییەوە دوای هەڵسەنگاندنێکی زۆر وەکو جەنابی مامەسا عەلی باپیر فەرمووی بە چەندین کەناڵ و وێزگای ئەم بڕیارە ئەنجا لەدایک بوو خوار سەرپێی نەبووە لە قاحێکی ئەمایە سی سەرکردایەتی کۆ بێتەوە بڵێەوە بڕیارماندا بایکۆ بکەین نەخێرە دڵنیام کە هەموو وەرگانە جیاجیەکان ڕاوێش هەبووە بۆیە بەم حزورە ئەتوانن باتەقای ئەو دەنگانە بکەنەوە لە داهاتوە و تەمەنای ئەوە شەخوازی باشە بەس مامۆستا کۆیە گەرە منجامە پەسەندیش بکرێ ئێستا پێکێ لایەنەکان شانی داسووسانکاریان پێکێناوە پارتی پێکێناوە یەکێتی پێکێناوە چاوەڕێ دەکرێت بەم جوانە پەرلەمان لەدایک بێ یاخود ئەگەر لەدایک بێ چۆن دەبێت و حکوومەتەکەش چاوەڕێی چی لێ دەکرێت تەمان خۆتە زانی بەپێی پێڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان بەپێی یاسای هەڵبژاردننی ژمارەیەکی ساڵی 92 هەموار کراو بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەموار کراو ئەبێ دوای پەسەندکردنی نەتیجەی کۆتایی ئەنجامەکان کە بەڕای من هەرەوە ڕۆدا هیچ گۆڕانکاری ڕوونادا وازەحە دیزاینەکە ئەبێ لە ماوەی دە ڕۆژە ئەمە یەکەم سیناریوێ لە ماوەی دە ڕۆژە پەرلەمان کۆبێتەوانێت سەرۆکێرم بانگشتیان بکە ئەگەر نەبوو 11مین ڕۆژ کاتژمێر 12 ئۆتۆماتیکیان خۆیان ئەتوانن دیوانی پەرلەمان بانگی هەر 100 کەسەکە بکە و سوێنی یاسایی بخۆن ئەمە بەڵام بە تەمەنترین ئەندام بەڕێوەیە بات بە پێی پێڕۆی ناخۆی پەرلەمانی کوردستان بە پێی یاسای هەڵبژاردن جەلسەکە بەکراوی هەڵنەوە کا حەچیم خولی چوار 6/11 2013 سوێن خراوە 29 چواری 2014 دوای 6 مانگ دەستەی سەرۆکاری پەرلەمان هەڵبژێردراوە دوای 6 مانگ کە ئەم کێشانەی ئێستاش نەبوو خۆتە زالی لە مانگی حوزەیرانە مانگی 6 ئەو ساڵە حکومەت تەشکیل کراوە خولی 5 6/11 2018 سوێن خراوە ئیتر چواردەی حەوت حکومەت سوێنی خواردووە چەند مانگی پێچووە نسیشەی نۆمان یعنی خولی بەدڵنیاییەوە من چەند مانگە ئەم قسەیەکەم ئەڵێم ئەچێتەوە گەڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراقیان زەمانچی بەڵێ تاو خاتە خیانی پێکەنانی حکوومەت بۆ مەگەر لە قەوسێکە گوشارێکی دەولی هەبێت یان هەرێمایەتی و دەولی هەبێ کە پەلە بکەن ئەگەر ئەمە هەبێ ئەوە جیاوازە ئەوە نەبێ بەجێڵی بۆ پارتی وێچێتی ئەی خایانی هەتا بۆی بە یەک پاکێج هەموو پۆستەکانی عێراق بە سەرۆکایەتی کۆمار پۆستەکانی هەرێم تەنانەت ئەو کاتە لیژنەکانی ناو پەرلەمان و پۆستەکانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەمووی بە یەک پاکێت چارەسەرەکەن واتە لە ئێستاوە ئێمە بۆ حسابە لە ئێستاوە لە ناو هەڵمەتی هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق باشە بەس مامۆستا لەسەر کوسی کۆتەکانیشی بۆ چوونێکت دابوو کەم جارەش خراپ بەکارهاتنی سەرکێتی دویان لە سنووری یەکێتین چێ دەنگی بۆیان چێ دەنگی بۆیان کاندیدی مەسیحی لە بیتوێن و پشدەر دەنگێکی نابوو لە ماوە تو چوارتاوانە شتیوانێ هێوازە حەنی ئەمە ئەو پەڕی بەڕاستی ئەوە یەکەم کەس کە ڕەتی بکاتەوە پێگاتەکان ئەوانیش وەک کۆمەڵی دامان ڕەتی بکەنە بڵێن کاکە ئەمە دەنگی ئێمە نییە تو حەقت چیە بەسەریانەوە بۆ وازیان لێ ناهێنی کاکە با تۆمارێکی تایبەت بەخۆیان هەبێ مەسیحی دەنگ بە مەسیحی بە تورکمان دەنگ بە تورکمان بە کاک حەکیم جان ئیتر بە 5 دەنگیش بێ 5 دەنگ لیان گەڕبا خۆیان دەنگ بە خۆیان بن بۆ لیان ناگەڕێن کە بەداخەوە ئەم جارش ئەوان نوێنەرایەتی خۆیان ناکەن چونکە پارتی وێچێتی هەڵیان بشاردون ئەوکو پەرلەمانەکە ئەگەر پێکیش بهێنرێت دەتوانرێت پەرلەمانە پێوانی ئەم پەرلەمانە نە دەستورە نووسێتەوە لە دۆخێکی ئاوایە دەستور نانووسرێتەوە تو کاکە لەسەر مەلەفی غاز ڕێناکەوی لەسەر مەلەفی نەوت ڕێناکەی لەسەر یەکەی 70 ڕێک ناکەوی
لەسەر ئاسایش لێ ڕاکەی لەسەر لیژنەیەکی تحقیقی لە ڕووداوێکی تیرۆر ڕێک ناکەوی لیژنەکانی لێکۆڵینەوە یەکتر ڕەتەکەیتەوانێ لەسەر چی ناو چییە جاریوا لەسەر ناوێک ڕێناکەون کە ناوێکی گشتگیر بێ یعنی ئێمە هەرچەند ویستمان ڕۆژێک دوو سێ خولی پەرلەمانە ڕۆژێک دانین بۆ بەناوی ڕۆژی پێشمەرگی کوردستان ئێستاش ڕێ نەکەوتنەوە دیێز یەکی وت حتا ئەم برا بچووکەت لە ناو لیژنەی پێشمەرگای پێشنیار هەمتم بابە ئەو ڕۆژەی کە لە کۆماری کوردستانە لە حەزرەتی قازی محەممەد لە ناو کۆماری کوردستانە لە ڕێچاکێکە وشەی پێشمەرگە داهێنن بۆ جنگاوری کوردستان با ئەوە بکەین بە ڕۆژی ئەو ڕۆژە بڕۆینەوە بۆ کۆماری کوردستان کەی وشەی پێشمەرگە ناوین درێنرا ئەوە بکەین بە ڕۆژی پێشمەرگە بۆشیان ڕازی بەڵەوە پێشنیاری من بووە یعنی ئەوە نە شۆڕشی ئەیلول ڕوویاوە لە 60ەکە نە شۆڕشی نوێ لە 75 نە شۆڕشی گوڵانیش لە دوای ئاش بەتاڵ ئەمە لەسەرەوەش ڕێ ناکەون کاکە ڕۆژێک بۆ هێزی پێشمەرگی کوردستان لەبەر ئەم پەرلەمانەگە پێکی شار بەڕای من نەئەتوانێت دەستور بنووسێتەوە نەئەتوانێت هێزی پێشمەرگەیە خاتەوە چاودێریکردنی حکوومەت نەئەتوانێت چاودێری حکوومەت بکە بۆ نایکات چونکە کاک حەکیم هەتا دوو زۆنی هەبێ هیچ چاودێریەک ناکرێت خۆش ڕێگرێت لە چاودێریکی تونند پەیڕەوی ناخۆی پەرلەمان بە دڵنیاییەوە چونکە باز لە دوو لە سەرسیەکە دوو لە سەرسیەکە بۆی کە تۆ متمانە لە سەرۆکی حکوومەت و وەزیرە بکێشێوانێ لەکوێ هەفتاوانە دەنگت بۆ بڵێ ئێستا کەم هەفتایەکی قورسە لە ڕاستیانی بۆ یەکاک حەجیم هیچ بۆ ئەرکانە هەڵناسیانی بە هیچ ئەرکێک ناتوانێت هەڵسێ بۆ چونکە لە ئەزەلەوە لە پەرلەمان لە 92 کە دروست بۆ ئەمان پەرلەمانیان نانێ وەک پەرلەمان خۆی ئەڵێ لە یاسای هەڵبژاردن و لە پێڕەوی ناوخۆ و لە یاسای ژمارەی ساڵی 2005 پەرلەمان مەرجعی باڵای سیاسی و یاسایی خۆی دادگای فیدراڵی ئەوەشی هەڵۆشاند تۆ ئێستا پێشتر ئەو بەرگەی هەڵۆشاندەوە لەگەڵ یاسای هەڵبژاردنەکە دەڵی پەرلەمان بڕیار لە پرسە چارن و سازەکاندا مادەی 56 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمان ئەوەشی هێرا ئەو یاسای هەڵبژاردن بەڵام لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو بەرگەیە هاتووە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی شار هاتووە ئەو بەرگەیە بەمەست ئەوەی یعنی کە لە 92ەوە نیانویستۆ پەرلەمانێکی کاریگەر و دەستکراوە هەبێ بۆی هەمیشە بڕیارەکان لە مەکتەب سیاسی حیزب باڵا دەستەکانی کوردستان باش بۆ ینی ئەمە ئەگەرێکە ئەگەری دووەم ئەمە درێژ پێشێتوانێ ئەگەری دووەم ئەوەیەکە ئەگەری یەکەم بەکراوی بمێنێتەوە ئەگەری دووەم ئەوەیە کە لە 45 ڕۆژەکە کۆنە بنەوە وانە بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەو مادەیە کە باس لە دەسەڵاتەکانی سەرۆکی رێمەکە مادەیدا بەرگەی چوارەم کە ئەگەر لە ماوەی 45 ڕۆژە پەرلەمان کۆنە بێتەوانێت لە یەکەم بانک هێشتی سەرۆکی هەرێمەوانێ ئەوە پەرلەمان بە هەڵەشاوە لە قەڵەمەدرێ ئەمە ژواری دە لە ڕاستیانی کە بەم 45 ڕۆژیان یەکێکە لە ئەگەرەکان من ئەگەری یەکەم زیاتر دانێم کە جەلسەکە بەکراوەی هێڵنەوە هەتاکو باش هەڵبژاردن لە ئاسی باڵا بەرپرسەکەنی یەکی دیبن و سەرۆکی دی و پارتیش لە ماوەی ڕابنیان توانی کۆبنەوە ئێستا شەر هەمان وەفدەوەکو باسمان کرد پێش بەرنامەکە ئەم وەفدەش کە پێکەندراوە خاوەن بڕیار وەفدی بڕیار نییە وەفدێکی باڵا نییە ینی ئیلا ئەم وەفدا ڕاتەوانێ بۆ چێ بۆ لای خاوەن بڕیارەکان ئەمە نەتیجەی گفتوگۆکانمان بووە باش ینی ئەمان ڕاستەوخۆ بۆ ناڕۆنە ناو دانوستانەکان باشە مامۆستا بەخۆتا پرسیار مەسەر هەژماری من بێ و پرسی بە بانکیکردن یژیتی بەڕاستێتی کە ئێستا دەڵێ با بڕیارەکەی دادگای فیدراڵی جێوەجێ بکات پارتی شەر لە سەر هەژماری من دەکا خوێنەوەی بەڕێزت شەڕێکی زۆر بچووکە زۆر بچووکە لە پێناو خەڵکی ژنە ئەگەر لە پێناو خەڵک بێ ئێمە مادام بەشێکین لە عێراق هەڵبژاردنمان بۆ ئەنجامەدا عێراق موچەمان بۆ دابینەکە ئەبێ عراقیش تەڵتینەکەمان بۆ بکاو بۆی هەموو موچەخۆرێکی هەرێمەکو موچەخۆری عراقی لەبێ هیچ مەترسیەک لەسەر موچەکەی نەبێت و موچەکەی نەکرێت داواکاریێکی چۆن دەبینی بەڕێز مامۆستا هیوادارم بانگەشەی هەڵبژاردن نەبێ وای لێ دەخوێنرێتەوە من بۆ خۆم تومە ئەم هەموو جوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە هەوڵەکان بۆ هەڵمەتی هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق هیوادارین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بڕیاری بەڕاست بێ سازشی لەسەر نەکە ئەوەی کە لە مەحکەمەی اتحادیش ینی سکاڵایان تۆمار کردووە کە تەڵتین بەدەر لەوەی کە ئەمە داخوازی یەکێتی یان داخوازی ئەوەیە ئەمە داخوازی خەڵکە داخوازی عەدالەتە ئەبێت تەڵتین بەو جۆرە بکرێت چونکە هەژماری من مەترسیدارە داکۆکی پارتی بۆچی ئەو هەموو شەڕ لەسەر هەژماری من
لەبەر قازانجیلەکە خەزانجیرەکە لە ڕووی مادیوە قازانجیلەکە و مەلەفەکانیش دۆسیەکانیش لەبەر دەستی خۆیان بێ ئەتوانێت من و تۆ لە هەر کاتێکا بێوێ قوڕگمان بگرێ. سپاس دەکەین. ئەوەی کە پسپۆڕەکان قساکەن ئەوە قسەی من نییە بەتەنیاوەی لەو ماوەی ڕابردووەکە و قسە لەسەر هەژماری من کراوە لەسەر تەوتین کراوە. تەوتین چارەسەرێکی باشتر و گونجاوترە و یەکلاکەرەوەتری شە و قازانجی موچەخۆران و خانەنشینان لە تەوتینایە. سپاس دەکەین مامۆستا ڕادیۆمان دومان کردی. سپاس دەکەین. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس باوکارانم، خواتان لەگەڵ.